بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا من القوم الظالمين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی عازیز و خۆشەویست گەشتمەوە. هەڵقەیەم جارەمان تایبەتە بە ئیسرا و میعراجی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئەو زەمینەیەی کە سازا بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو گەشتە مەلەکوتیە بکات. بۆچی خۆی گەورە ئەم گەشتەی بە نەسیبی ڕەسوول الله کرد صلی الله عليه وسلم؟ عزیزانم، ئێمە لە زەمانێکی زۆر گەورە و زۆر قورس و زۆر داهێزرانی ئوممەتی ئیسلامیین، نەک هەرەوەی کە ئوممەتی ئیسلامی دەستەمۆ و ژێردەستەی زاڵمان و کافران بووە، بەڵکو بۆ مانایی پارتەوازەیی و دووبەرەکی و ڕقوبەرایەتی لە ناو ئوممەتی ئیسلامیە زۆر بەرفراوان تەشەنەی کردووە. لەبەرەوە لەم زروفە زۆر قورس و ناڕەحەتەیە داواکارین لە خۆی گەورە کە ئەم ئوممەتە بە ئاگا بێنێتەوە. میلەتی کوردی موسڵمانی ئێمە لە هەموو پارچەکانی کوردستانە بپارێزێ لە دەست و چنگی داگیرکەران و زاڵمان بە هەر ناوێکەوە بێت، بەخۆی گەورە میلەتەکەمان ڕزگار بکات لە دەستیان بۆ بمان پارێزێت و ئەم یادە موبارەکەش پیرۆز بێت لە تەواوی موسڵمانان. فەرموون نەڵقەی ئەم جارەمان. ئازیزانم، وەختی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوەی کە ئیسرا و میعراج بکات، پێشەوە ڕوودا و کۆمەڵێ زروفی زۆر قورس هاتە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵەکانی. شیبی ئەبوو تاالب 3 دانە ساڵ لەو شیوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هەموو خزمەکانی بە تایبەتی بنەماڵەکەی خۆی کە بنەماڵی ئەبوو تاالب و بەنی هاشم بوو، نزیکەی 500 کەسیان لەو شیوەیە بوون بە موسڵمان و بە موشریکیانەوە، چکە هەمویان چوونە ئەو شیوە تەنها ئەبوو لەهەب نەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزرەتی خەدیجە و ئەبوو تاالبی مامی لەو شیوەیە وەفاتیان کرد و مەینەتی و برسێتی و ناڕەحەتێکی زۆر زۆر هات بەسەریانە. دوای ئەوەی کە لەوێ ڕزگاریان بوو، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێ بۆ تایف تا ئەوکو بەڵکو شوێنێ بدۆزێتەوە بۆ موسڵمانەکان تا لەم خزمە ناحاڵیانەی قوڕەیشی ڕزگاریان ببێت. ناحاڵێتی، تێنەگەیشتن، تەعەسسوب و دەمارگیری هەتا ئێستاش لە ناو ئوممەتی ئیسلامی بەگشتی و لە ناو عەرەبە هێشتا زۆر زۆر ڕێکداوتراوە بەداخەوە. لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی کردە تائیف و لە تائیف لەو شارەیە پێشوازیکی زۆر خراپ کرا، بەردەباران کرا، ناڕەحەت کرا، عەزیەتی درا. وەختێک لە تائیفە گەڕێتەوە بە برینداری لەگەڵ هاوڵەکەیە، لەو کاتەیە خۆی گەورە فەرمێت، حەزرەتی جوبرەئیل لەنێرێت بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: ئەی محەممەد، ئەگەر ئەتەوێ شاخەکانی تائیف ئەدەمەوە لە یەک و لە ناویانە بم. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسایەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئالێرەوە سیر بکەین، کەسایەتیەکی تووڕە، ڕقەڵسا و بغزاوی قین لە دڵ نییە. ئەبێ شوێن کەوتوانیشی ئەگەر ڕاست بکەن ئەبێ بەم جۆرە بن، چونکە تەواوی ڕیسالەتی ڕەسوول الله و قورئان خۆی دا چۆڕانی هەموو قورئان سەیرەکەی لە ڕەحمەت و لە عەدالەت و لە دادپەروەریە خۆی بینێتەوە. وێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکەوێتە ژێر تەئسیری حاڵەتە نەفسیەکەی وەکو ئینسان خۆی، بەڵکو وەکو پێغەمبەرێکی خوا، وەکو ئەو نەفسیەتە شێلراوەی کە خوای گەورە مهەیەئی کردووە و
سازان دوێتی بۆ هەموو ئومەتی ئیسلامی گوێی لەوە نییە هەموو گیانی خەڵتانی خوێن کراوە بەردەباران کراوە قسەی زۆر ناشرینی پێوتراوە دوعایەکی زۆر جوانە فەرمێ کە خوایە ئینی ئەشکو ضعف قووەتی خوایە هەموو لاوازیەکانی خۆم ئەوەی کە نەمزانی ئەم قەومە بەم جۆرن یاخود هەر جۆرێک لەوەی کەوا منیش مرۆڤم یا رب العالمین بەڵام هەموو ئەم لاوازیانی خۆمە سپێرم بە خوایەکی بە قووەتی بەهێز تۆ ئەرحەم الراحمینی یەک دوعا لەو قەومە ناکات یەک دوعای غەزەبیان لێ ناکات لە کاتێکا زاڵم بوون تاوانبار بوون ئەمە ڕیسالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەڵکو لەو قەومە خەڵکێک دروست بێ کە ئەهلی ئیمان و ئیسلامەتی بن و دینی ئیسلام بە جوانی وەربگرن لێرەوە ئەڵێم ئەوەی کە ئێمە چۆن دەرسوانەکان لە ئیسرا و میعراج وەربگرین با بگەڕین لەم شوێنانەیە بە دوای ڕەحمانیەتی خۆی گەورە و ڕەحیمیەتی خۆی گەورە ئەگەڕین کە خوا ئەو قەومەی لە ناو نەبرد کە پێغەمبەرەکەی بەردەبارانەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەنە بەڕەحم و بەبەزەیی بوو وما أرسلناك إلا رحمة للعالمين آخر آيات الله مكة هاتوتە خوارەوە ئازیزانم تۆمان بەڕەحمەت بۆ هەموو دنیا ناردووە دوعایەکی غەزەبی لە قەومەکەی خۆی نەکرد هەر لە هیچ کەسێکی نەکردووە دوعای خێری کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەهلی دوعای خێر بووە ئێمەی ئومەتی ئیسلامی و ئەوانەی ڕابرایەتی ئومەتی ئیسلامی و ئەوانەی ئیدعای دینداری و ئیسلامەتیەکەن لە ئومەی عەرەبیە و لەناو ئێمەی کوردیشە ئەبێ ئەو ڕەحم و بەزەیە پیادە بکەین هەر کاتێک بە ناوی ئیسلامەوە توند و تیژی ڕق دوژمنایەتی میلەتێکی بەستە زمان و چەوساوە و بەشمەینەتی وەکو کوردمان بینی ئەوە پەیامی ئیسلام نییە وەنابێ گوێڕایەڵیشی بینی و دڵنیابن ئازیزانم ئەوە پەیامێکی بغز و قینە لە دڵی کۆمەڵی خەڵکە چونکە ئەمە پەیامی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەی محەممەد تۆمان بەڕەحمەت بۆ هەموو بەرەی بەشەریەت ناردووە لەبەرە خۆشەویستان بە بەم جۆرە ئێمە سوود لە سیرەی ڕەسوڵ الله ببینین صلی الله عليه وسلم و بەم جۆرە لە ڕووی ڕەحم و بەزەییەوە ئازیزانم سەیری ڕەسوڵ الله و سەیری پەیامەکەی بکەین چونکە هیچ کاتێک ئەم پەیامەی ئیسلام بەڕق و بە دوژمنایەتی و بە جەنگ نەگەیشتۆتە دنیا تەسەوڕەکەن ئازیزانم چەند جار ئەممان باس کردووە شوێنێکی وڵاتێکی وەکو شەرقی ئاسیا وەکو هیندستان وەکو سەنغافورە و ئەو وڵاتانەی تر مالیزیا هیچی بە شەڕ مسلمانان نەشورێتەوە شوێنە تاجرە مسلمانەکان بە ئەخلاقی جوانیان بە هەڵسوکەوت و مامەڵەی جوانیان بە توانەوەیان لە خزمەتی خەڵکە بەوەی کە تاجیرێکی عادل بوون دەست پاک بوون ئەمین بوون ڕۆشتون و ئیسلامیان گەیاندووە بۆ شوێنانە لەبەرەوە ئێمە زۆر جار ئەکەوینە ژێرە عەتف و سۆزێکی نابەرپرسانە پێویستمان بۆیە بەڕاستی مڕاجعەی خۆمان بکەین و بپرسین بڵین خوایەکیان ئێمەی میلەتی کورد ئەو میلەتەین کە بە درێژایی 1400 ساڵ لەم میلەتەیە هەموو یادەکانی ئیسلام هەموو یادەکانی قورئان و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کراوەتە ئاهەنگ تەسەوڕکەن ئازیزانم یەکێک لەوانەی کە لەناو کووردا یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەرز ڕاگیراوە لە میلەتی ئێمەیە هەتا ئێستش لە مزگەوتەکانمانە لە ماڵەکانمانە لە شوێنە گشتیەکانمانە بریتی بۆ لەوەی لە خۆشەویستی ڕەسوڵ اللهە ئەوە کراوە ئەوەندەی سڵاوات 1400 ساڵ لە ماڵەکانی کووردا بەرز بۆتەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەکوێ ئەمە دەسەکەوێ ئەم مەحەبەتە بێمەبەستە ئەم خۆشەویستیە بێ قەید و شەرتە لە ناو میلەتی ئێمەی موسڵمانی کووردا بەرامبەر بە ئیسلام و قورئان و ئیسلامەتی و دینداریمان بەڕاستیشتێکی زۆر زۆر جوانە با پابەند بین پێیەوە چونکە ئێمە تەنها بە ئیسلام سەربەرزین وەخوای گەورەش مەدەد بۆ قەوم و هۆزێک ئەنێرێ کە دینداریەکی باش و مسلمانەتیکی باش بکەن خوای گەورە خوای پەروەردگاری هەموو جیهانیانە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتەن للعالەمین و ئیسلام دینی هەموو جیهانە لەبەرەوە خصوص نییە بە عەرەب و بە تورک و بە فڵان و بە فیسارەوە تایبەت نییە بە هیچ میلەتێکەوە هەر کەسێک بە جوانی هەڵگری ئەم پەیامەی ئیسلام بوو کەواتە خۆشەویستی خوایە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورەش کۆمەکی و مەدەدی بۆ ئەنێرێ یادی ئیسرا و میعراج
ئەو یادەیە کە هەموو ساڵێک لە ئومەتی ئیسلامیاوە لە ناو موسڵمانانەوە لە ناو کوردی خۆشەویستی خۆشمانە بەڕاستی زۆر بەرز و بە گرنگیەوە سەیرەکرێت. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەختێک ئیسرا ئەکات بەو دابەیە بەو شتەی کە خوای گەورە و مەخلوقی کە خوای گەورە بۆی دروست کرد کە یعنی لە ئەسپ و لە ئەم شتانی خۆمانە چوو بەڵام بە تایبەتمەندیەکی تایبەت خوا دروستی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واتە گیاندارێکی سەرزەوی نەبوو چونکە شتێک بوو کە مەخلوقێک بوو خوای گەورە بە تایبەتی بۆ ڕەسوڵڵای دروست کرد صلی الله عليه وسلم کە لە مەککەوە بچێتە بەیت المەقدس بچێتە قودس و لەوێەوە بەرز بێتەوە بۆ ئاسمانەکان بەڵام ئەم دابەیە لە قودس چاوەڕێی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم تا بگەڕێتەوە. وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم بچێتە قودس یەکێک لەو مەشهەدە زۆر جوانانەی ئیسرا و میعراج ئەوەیە کە لە ئیسرایە لە گشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو قودسا پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ و ئیمامەت بۆ هەموو پێغەمبەرانەکە وەختی ئەچێتە ناو مزگەوتەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو پێغەمبەران لەویا کۆبوونەتەوە. یا الله چ مەشهەدێک بووە، چ نمونەیەکی بەرز بۆ بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێتە ئیمام لە قودس چونکە ئەو ڕەحمەتە للعالەمینە و پێغەمبەری ئاخر زەمانە و خوای گەورە هەڵبژاردەی خۆی کردو کردێتی بە هەڵبژاردەی خۆی لەم سەر ئەرزەیە کە ئیمام بێت تا ڕۆژی قیامەت کە پێغەمبەری کۆتا بێت کە یەکێک بێت لە پێغەمبەرانی ئولول عەزم و خۆشەویستترین مەخلوقی خوا بێ لە کەونا. لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم پێغەمبەرانە ئابینێ. پێشەوەی باسی میعراج بکەین حەزەکەم ئەوە بڵێم زۆر بە کورتی لەم ئەڵقەیە کە ئیسرا و میعراج بە خەو بووە یان بە ڕۆح بووە یان بە جەستە و ڕۆح بووە. مامۆستاکیان ئێمە هاتینە خزمەت جنابی مامۆستای خۆشەویست جنابی مامۆستا شێخ عومەر نیزامی. مامۆستاکیان ئێمە لە کاتێکین کە ئێستا مانگە مبارەکەکانی ڕەجەب و شەعبان و ئینجا گەینە مانگی ڕەمەزان 27 ڕەجەب کە شەوڕێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوویاوە و ئەم ڕووداوە وەکو مێژووی ئیسلام وەکو هەتا لە قەدیمی خۆمانە لە کوردەواریە مامۆستا میعراج نامەشە بووە کە خەڵک یادی میعراجی کردووە وەکو یادی چۆن مەولودنامەی کردوێتەوە. میعراجی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسرا و میعراج چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی خێراتنی بەڕێستانەکەم کەناڵی پەیام و ئەم کوڕە گەنجە جوانانە کەوا سەرقاڵ و سەرگەرمی ئەم مەوزوعانن لەم کاتە سەخت و تەنگەبەرا لەگەڵ جەنابتانە کە خۆتان سەرگەرم کردووە بە باسە دینیەکانەوە و یادخستنەوەی خەڵک بەم باسانە کە بەڕاستی غەریب کەوتووە بۆیە جارێکی تریاخوا بەخێر بێن سەر چاوانمان. کەلیمەی ئیسرا خۆی یعنی شەوڕەوی ئەسرا یوسری ئیسراءن یعنی شەوڕەوی پێکرد. کەلیمەی میعراجیش یعنی بەرزبوونەوە. ئیسرا شەوڕەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ثابتە بە ئایەتی قورئان سەرەتای سوورەی ئیسرا هەر کەسێ ئینکاری بکا کافرە بێ پێی. بەڵام بەرزبوونەوەی بۆ ئاسمانەکان ثابتە بە ئەحادیث ئەحادیثەکانی شەگونجێ من وەکو دەقیق دەرەجەی حەدیثەکە نازانم بەڵام کۆی ئەحادیثەکان ئەگەر بیان دەی لە یەک ئەگەر نەژگەیەنە حەدی تەواتر بێگومان ئەگەنە حەدی صەحیح کۆی ئەحادیثەکانەوە مەجموعی ئەحادیث لەبەر ئەوە ئینکاریکردنی شەوڕەوی پێغەمبەر ینی بەرزبوونەوەی بۆ ئاسمانەکان ئەویش ئەگەر ئینسانیشی پێکافر نەبێ لە 100% پێی فاسقە بێ چونکی ئینکاری فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. باش وایە ئێمە سەرەتای مەوزوعەکەمان دوای ئەم مقدمە بچووکە بەو ئایەتە قورئانە دەست پێ بکەین کە ئەفەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله
لنريه من آياتنا إنه هو السميع البصير. پاک و خاوێنی بۆ ئەو خوایەی کە شەوڕەوی کرد بە عەبدەکەی خۆی کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە مەسجد الحەرامەوە کە مەککەی پیرۆزە بۆ مەسجد الأقصا کە قودسە و ئیسە لە ژەردەستی جوولەکایەوە ناڵێنێ، ئەو مەسجد الأقصای کە ئەفەرمێ بارەکنا حەولەهو، چواردەوری مەسجد الأقصایش هەمووی مبارەکە، وڵاتەکانی چواردەوریشی نەک تەنیا ئەو شارە مبارەکە، وڵاتی شامە. خوا فەرمێ ئەمە لامە لامی تعلیلە، لنوریه من آیاتنا، یعنی بۆیە ئێمە شەوڕەویمان پێکرد هەتا ئایات و بەڵگە و نیشانەکانی خۆمانی نیشان بدەین. إنه هو السميع البصير، بەڕاستی خوا بیسایە و بینایە، هەموو شتێک ئەبیسێ و هەموو شتێک ئەبینێ. زانایان ڕەحمەتی خوایان لێبێ خلافیان هەیە دەربارەی مێژووی میعراج کەی ڕوویداوە. هەندێکەڵێن لە ساڵی 13 ڕوویداوە، هەندێکەڵێن لە ساڵی 10 پێغەمبەرایەتیە ڕوویداوە، بەڵام ئەوەی کە ڕاجحە 18 مانگ پێش کۆچ ڕوویداوە، ساڵ و نێوێ پێش کۆچ ڕوویداوە. و لە کاتێکا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ماتەمین و عاجز بۆ بە تایبەتی دوای وفاتی خەدیجە و ئەبوو تاالبی مامی، خوای تەعالا دڵخۆشی کردووە بە کۆچی ئەسرا و میعراج. یەکەم حکمەتی ئەسرا و میعراج کە بۆ بەیت المەقدیسە ئەوەتانێ کە مسلمانان دوای بەندبوونی دڵیان بە کەعبەوە ئەوێ دڵیان بەندی بەیت المەقدیس و وڵاتی شامی پیرۆز بێ. ئەوسا هەنوە خۆ شامی پیرۆز نییە، ینی هەتا لە ناو کوردەواریە باو بۆ یان و چییە خۆمە شامی پیرۆز نییە. یعنی ئەبێ دڵمان بەندی ئەو شوێنە بێ کە خوای تەعالا پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ناردووە بۆ ئەوێ. ئەمجا هەندێک دەڵێن حتا لە مسلمانەکانی خۆشمان یەن گوایە ئەیانەوێت قەناعەتکەن بە مولحیدەکان، ئەڵێن با بە ئیسرا و میعراج بەلاشە نەبووە، بە خەو بووە یا بە ڕۆح بووە. گوایە ئەیانەوێ وەکوڵێن تەمەدون بە ئیسلام بکەن و ئیسلام بکەن بە دینێکی مەدەنی و بە عەقڵەکەی خۆیان. وەڵا ئیسلام لەگەڵ مەدەنیەتی ئەمڕۆ و لەگەڵ حەزارەتی مادیە گونجاوە و ئەسرا و میعراج بەلاشە نەبووە و بەڵکو یان بە ڕۆح بووە، پێغەمبەر ڕۆحی ڕۆیوە، یان بە خەو بووە. هەر کامێکیان بێ قورئان تەئیدی ناکە و حەدیث تەئیدی ناکە. ئەگەری ئیسرا و میعراج بەخۆ بێ چ موعجزەیەکی تایە؟ هەر بۆ خەڵکی کافریشە گونجێ. ئەوە نەبوو لە زەمانی حەزرەتی یوسوفە عليه السلام پاشایەکی کافر خەوەکەی بینی، ئینی ئەرا سەبع بەقەرات سیمان یەأکلوهن سەبع عجاف وسەبع سنبلات خضر وأخر يابسات يا أيها الملأ أفتوني في رؤياي إن كنتم للرؤيا تعبرون. کەسی کافریشە گونجێ خەیوا ببینێ، لەبەرەوە هیچ موعجزەیەکیان نامێنێ. نەخێر، نەوەڵا ئەسرا و میعراج بەلاشە بووە، بەلاشە بووە، وەکو چۆن حەزرەتی ئیبراهیم خوا ئەو ئاگرەی بۆ کرد بە باخ و گوڵزار، وەکو چۆن حەزرەتی نوح هەموو خەڵکی سەردەمی خۆی غەرق بوو تەنیا ئەو سەفینەکەی نەجاتی بۆمانە معجزەیە. وەکو چۆن حەزرەتی عیسا عليه السلام یبرئ الأکمه والأبرص ويحيي الموتى بإذن الله. پێغەمبەری خۆیشمان صلی الله علیه وسلم خوا کۆمەڵێ معجزاتی پیشان داوە، یەکێ لە معجزەکان ئەسرا و میعراج. ماوەستا ئەگەر لێرە جەناب ئاماژە بە مەسەلەیەکی زۆر گرنگ کرد کە ڕەنگە کێشەیەکی گەورەیە لە ناو مسلمانانەوە، خەڵک بەڕاستی ئاوا دیراسەکردنی قورئان یاخود بە دەرنانی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئان حتا ئیشکال لە قورئانیشا بۆ ئەمانە دروستە بێ. ئەی تۆ کۆ فەرمووی ئەمانە چۆن حەلەکرێ، یا طێرن ئەبابیلە چۆن ڕەجمی ئەبڕەهە و قەومەکەی کرد لە کاتێکە ئەم جۆرە تەفسیرە ماوەستا تەقریبەن ئەکرێ بڵین لە تەفسیرەکەی شێخ محەممەد عەبدە خوا لێی خۆش بێ، یاخود لە جەمالەدینی ئەفغانی و حتا ڕەشید ڕەزاش کە
لەوانەوە تقریبا ئەم جۆرە تەفسیرە بۆ وەکو مفەسرینە فەرمون مفەسرین ترە فەرمێ زۆر جار بۆ ئیرزاکردن و ڕازیکردنی فکری غەرب کە هاتۆتە جیهانی ئیسلامی ئەم جۆرە تەفسیرە دروست بوو بۆ قورئان لە کاتێکا تۆ ناتوانانی ئەمە ببڕی بەسەر قورئانە لەلایەکەی و بڕی لەلایەکی ترەوە بۆ دروست نابێت ضروري زیاترە بەڵام ئێمە لێرا من هەرچەند واقعا متابعی تەفسیری محەممەد عەبدە و جەمال الدین ئەفغانی و ڕەشید ڕەضا من نەکردووە با ئینسان واقع بین بێ زۆر متابعەم نەکردو و ڕەغبەتم لێ نەبوو مەگەر ئاوا عابر چاوم بە بەعزێ هێنیان کەوتبێ شێخ محەممەدی خاڵی خۆشمان ڕەحمەتی خوا لێ زۆر متأثرە بە محەممەد عەبدە تەفسیرەکەی زۆر ئاماژەی پێکا بەڵام لە واقعا ئەگونجێ ئێمە تەویلێکیان بۆ دانین بڵێن ئەمە شتێکی مەرحەلی بووە مەرحەلی لەو کاتە ئیسلام زۆر لە ناڕەحەتیە بۆ ویستویانە بەو شێوە تەویلانە ئیسلام لەو تەنگەژەیە دەربێن غەزوی فکری غەربیش تازە بوو هاتووە بەرەو وەکو نمونە ئیمامی غەزالی لە فترەی فەلسەفا ژیاوە یعنی فەلسەفە غەزوی عالەمی ئیسلامی کردووە لەبەرەوە غەزالی ڕۆچووە لە فەلسەفا ڕۆچووە ناچاریش بۆ ڕۆبچێ چونکی ئەگەر غەزالی ڕۆ نەچوایە و ئەلفتایەی فەلسەفەی نەخوێندایەتەوە نێتوانانی تەهافوت الفەلاسفە دابنێ کتێبی تەهافوت الفەلاسفە دابنێ لەبەرەوە زوڵمە تۆ لە ئیسەوە دابەزیتە سەر غەزالی بڵێ بۆچی خۆی مەشغوڵ کردو بە فەلسەفەوە هەرچا مەشهوریشە لە ژیانی غەزالیە من لەو کتێبەی بەندە لەو کتێبەی هینا نووسیومە برایەتی دۆستایەتی و برایەتی غەزالی کە ئیمامی غەزالی لە دوای ژیانیشە تەئەسوفی خواردووە لەسەر ئەو حاڵەی کە بەسەری هاتووە ئەفەرمێ مات الغەزالی وصحيح البخاري على صدره يعني لە دوای ژیانیا گەڕاوەتەوە بۆ فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام فریان نەکەوتووە لەو بوارە دەوری هەبێ بۆ لە ئاخری ژیانیا مەشغوڵ بۆ بە حەدیثەکانەوە یان شێخی ئەشعری ڕەحمەتی خوای لێ بێ کە ئیسا و هەموو دابەزینە دابەزنە سەری و تەکفیریشیەکەن نەک ئەشعری خۆی نەک ئەشعری خۆیان ئەوەیشی ئەشعری بێ کافرە بەڵام ئەشعری لە فترەیەکا ژیاوە خۆی ڕەسی معتەزیلە بووە ئەشعری ئەبوو حەسەنی ئەشعری کوڕەزای ئەبوو عەلی ناو حەفوز زڕکوڕی ئەبوو عەلی جوبایی بووە دوای مردنی ئەبوو عەلی جوبایی کە ڕەسی معتەزیلە بوو کاروانی ئاعتیزال کەوتە دەست ئەبوو حەسەنی ئەشعری لەبەر ئەوە ئەگەر لەو ئیمجا خەلیفە عەباسیەکان هەمویان هێن بوون هەموون معتەزیلە بوون ئەگەر ئەبوو حەسەنی ئەشعری لەو فترەیە ئەو فکرەی هەزم نەکردایە لە دوان نەیەتوانی ڕەدی باتەوە ڕەدی دایەوە خۆشی ڕەدی دایەوە جا لەبەرەوە بەڕاستی ئەوان فترەیەکی مەحدود بوو و ئیستەیج لە ڕاستیە ئەمڕۆی ئێمەی موسڵمانان مەشغوڵن بە کۆمەڵە شتەوە خۆمان بە عیبی خۆمان نازانین بەڵام سبەی ڕۆژ کۆمەڵێ هەلەو فترەی حەربی غەزا بە چای خۆم بینیم ئەو کاتێ ئەبوو عوبەیدەیان شەهید کرد شێخێکی سەعودی سەجدەی برد سەجدەی شکری برد ئەبوو عوبەیدە شەهید بووە ئەمە ئەمڕۆ خەڵک هەستی پێ ناکە بەڵام لەوانەیە 100 ساڵی تر خەڵک هەست بەمە بکات چەکە غەڵەتێکتان کرد ئێوە کە چوونەوە بە گژی مجاهیدینی غەزا ئەمە فترەیەکی مەرحەلیە دێت و دەڕوا بەڵام ئیسلامە سافە بێگەردەکە ئینشەڵڵا وەکو خۆی باقیە بێ ئەمە باسەکەمان باسی ئیسرا و میعراج ماوەسەگیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شەوڕەویە یعنی دەرس و حکمەتەکان ئێمە لە ئیسرا و لە میعراجە چییە وەری بگرین یەکەم دەرس عەرزم کردی ئەوە بوو کە فەرمێ إلى المسجد الأقصى الذي باركنا حوله يعني بەڕاستی یەکەم دەرس ئەوەتانێ کە ئێمە بزانین چواردەوری مەسجد الأقصا وڵاتی شام زۆر پیرۆزە و ئەبێ موسڵمانان دڵبەندی ئەو شوێنە بن حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم دعای کردو اللهم بارك لنا في شامنا اللهم بارك لنا في يمننا خوایە شام و یەمەنمان بۆ پیرۆزکە دعای بۆ ئەو وڵاتە کردو بەڵام دعای بۆ نەجد و بۆ شەرق نەکردووە پێغەمبەر بەرامبەر بە شەرق فەرمێتی هوناکە يطلع قرن الشيطان شتێکی ئاوای حەدیثەکەم باش لە یاد نییە لەبەر ئەوە ئێمە ئەبێ دڵبەندی ئەو شوێنە بین و ئەبێ موسڵمانان ئەمڕۆ بەڕاستی زۆر دڵیان لە لای قودس بێ کە بە هەموو شێوەیە ئیسرائیل خەریکە داگیریەکە دوێنێ گوێم لە تەقریرێ بوو کە ئاڵێ قەراریان دا و هەفتایە هەشتا مستەوتەنە بکەنەوە لە دەوروبەری قودسە لە ڕەفەی غەربیە مستەوتەنەی جوولەکە یعنی
ئەمجا بە تەمان بەرەو ئەوە ئەڕۆن کە قودس وەکو مزگەوت تێک بدەن بە ئاعتیباری ئەوەی کە یانەوە هەیکەلی سولێمان زینی وکەنەوە جارێکی تر ئەمە بەڕاستی ئەبێ مسلمان دڵی لە ئەویا بێ و ئەو هەموو موعامەرەش کە تەنراوە ئەمڕۆ لە دەوری شاما بەگشتی و قودس بە تایبەتی ئەوە بەڕاستی موعامەرەیەکی دەولیە وە شتەکە خۆی زۆر ڕوونە و دیارە نابێ ئێمە لەوا خۆمان جێلکەین و بڵێن جا قودس کەی قەزەی ئێمەیە کەی موشکیلەی ئێمەیە نەوەڵا ئەگەر ئەهلی ئیمان بین مشکلەی ئێمەیە بە دەرەجەی ئەساس ئەمە یەکەم دووهەم وەکو عەرزم کردی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو سەفەرە پیرۆزەیە وەکو خۆی فەرمێ لینوریەه من ئایاتینا بۆی ئایات و بەڵگە و نیشانەکانی خۆمانی نیشان دەین حتا پێغەمبەرانی بینی حتا فەرموون لە مەسجید الئەقسا پێغەمبەر ئیمامەتی کرد بۆ ئەرواحی پێغەمبەرانی پێشوو ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی پێغەمبەری خۆمان خاتەم الئەنبیایە ئەمجا کاتێک کە بەرز بوویەوە بۆ ئاسمانەکان حەدیسەکانە فەرموون لە ئاسمانی یەکەمە حەزرەتی ئادەمی بینی لە ئاسمانی دووهەما یەحیا و زەکەریای بینی لە ئاسمانی سێهەما حەزرەتی یوسفی بینی لە ئاسمانی چوارەما حەزرەتی ئیدریسی بینی لە پێنجەما حەزرەتی هاڕون لە شەشەما حەزرەتی موسا لە حەوتەما حەزرەتی ئیبراهیم و هەمویان پێشوازیان لێکرد و ئیقراریان کرد بە پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم و سەلامیان لێکرد و ئەویش وەڵامی سەلامەکەی ئەدانەوە دوای ئەوەی کە لەوان برا لە ئاسمانەکان برا خوا بەرزی کردەوە بۆ سیدرەت المونتەها تا ئەو کاتەیش کە يعني حەزرەتی جوبرەئیلی لەگەڵا بوو تا ئەو شوێنە کە ئیتر حەزرەتی جوبرەئیلیش فەرمووی من ناتوانم ئیتر لەمە دووە لەگەڵ تا بێم یعنی ئەمە بەڕاستی گەورەی پێغەمبەر ئەنوێنێ صلی الله علیه وسلم حەزەکەم لێرە ئەگەر ئیجازەم بدەن شێعرێکی مەولەوی هەیە زۆر ناسکە زۆر ناسکە لەلایەنی کوردیوە و لەلایەنی بەلاغیشەوە ئەفەرمێ دەربارەی میعراجی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە عەقیدەی مەرضیان نووسیوێتی ئەفەرمێ فەلەک نەقشی پێی دی لە زەمیندا خۆی گرینی هات وە ڕووی بریندا چاوگەی چاوەکەی لێڵ و حەسرەتمەند لەیتەنی کونت و تورابەی دەخۆند هەرچی ڕفعەت و عیز و هەستی وێ فیدای نەبوونی و خواری و پەستی وێ حەق ڕەحمی ئاوەرد بەو سۆز و تاودا دەقیقی پەردەی لابرد لە ناودا سورمەی گەردی پێی کێشاوە چاودا بەو چاوی پڕئێش دووری و بێخاودا ئێشی چاوی چوو نەختێ پڕخەو بوو لە حکمت میعراج ئەو یەکی ئەو بوو ڕەحمە لە مەولەوی و ڕەحمە لە مامۆستا لا کەریمیش کە ئەمەیان بۆ شەرح کردوینە ئێمە هەر نەمانەزانی شەرحیکەین ئەفەرمێ فەلەک نەقش و فەلەک یعنی ئاسمانەکان فەلەک نەقشی پێی فەلەک جێپێی پێغەمبەری بینی لە ئەرزا ئاسمانەکان جێپێی پێغەمبەریان بینی لە ئەرزا صلی الله عليه وسلم خۆی گرینی هات وە ڕووی بریندا ئاسمان کەوتە گریان وتی من برینێ گەورەم هەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەرزا پێدانێ بەڵام لەسەر من پێدانانێ چاوگەی چاوەکەی لێڵ و حەسرەتمەند یعنی چاوی ئاسمان لێڵ بوو نەبینا بەهۆی ئەو ئێش و گریانەوە کە بەسەری هات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زەمینایە و لەوێ نییە ئەم ئاەتەی ئەخوێندەوە لەیتەنی کونت تورابەن خۆزگەم منیش گڵ بوایم تا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر ما بڕۆشتایە هەرچی ڕفعەت و عیز و هەستی وێ فدای نەبوونی و خواری و پەستی وێ ئاسمان ئەوی خۆزگە هەموو گەورەی من و هەموو بەرزی من فدای خواری و نزمی و پەستی ئەرز بایە کە ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەریا ئەڕوا کە ئەوەنە گریا ئاسمانەکان حەق ڕەحمی ئاورد خوای تەعالا ڕەحمی جوڵا و بەرانبەر بە ئاسمان بەو سۆز و تاودا یعنی بەو گریانەیە ئاسمانە دەقیقی پەردەی لابرد لە ناودا ئەو پەردەی لە نێوان ئاسمان و زەمینە هەیە لای برد سورمەی گەردی پێی کێشاوە چاودا کلی تۆزی پێی پێغەمبەر صلی الله علیه وسلم کێشای بە چاوی ئاسمانە بەسەر چاوی ئاسمانە وەکو دەرمان بەو چاوی پڕئێش دووری و بێخاودا
کێشای بەو چاوەی کە پڕ لە ئێش بوو کە دوور بوو لە جێپێی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێشی چاوی چوو نەختێ بێخەو بوو ئیتر نەختێ پڕخەو بوو عەفو کە ئاسمان کە ئێشی چاوی نەما خەوی لێکەوت و نەختێ تێرخەو بوو لە حکمت میعراج ئەو یەکێ ئەو بوو حکمەتەکانی میعراج یەکێ لە حکمەتەکانی ئەمەیە دەوەڵی ئەمەی مەولەوی ڕەحمەتی خوای لێبێ من نە لە تەفسیرا بینیومە نە لە حەدیثا بینیومە ئەمە لە بەلاغا پێی ئەوترێ حوسن التعلیل واتە بەڕاستی ئەمە تعلیلێکی زۆر جوانی هێناوەتەوە بۆ میعراج لە عەلمی بەلاغە و بەدیعا وای پێ ئەوترێ وەکو لە شعرێکا ئەڵێ لا تنکری عەطل الکەریم من الغنى ئینکاری ئەوە مەکە ڕوبەڕووی ئافرەتێکە کە پیاوێکی کەریم و سەخی و بەخشندە دەوڵەمەند نابێ فالسەیل حرب للمكان العالی لافاو ناچێتە سەر شاخ و تەپۆڵکەکان ئەچێتە سەر شوێنە نزمەکان جا ئەمە حوسن تعلیلی پێ ئەوترێ ئەمەیش بەڕاستی حوسن التعلیل لە هیچ کەسێکم نەبینیوە لە مەولەوی نەبێ ئەمانە کۆمەڵێ حکمەتن بەڕاستی کە ئێمە لە میعراجە ئەتوانین بیان خوێنەوە لە حکمەتی میعراجە هەر مەولەوی ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی میعراج هەر لە عەقیدە مەڕدیەکەیە بەس نەختێک بینیان هەیە دوو پارچە شیعرە ئەفەرمێ ما كان ما في يفي بحمده سبحان الذي أسرى بعبده يعني ئەوەی کە من هەمە ناتوانم وەفای حەمدی خوا بکەم و تەواوی کەم پاک و خاوێنی بۆ ئەو خوایەی کە ئەسرا بعبدی ظاهری ئەسرا بعبده دەکات معراج باليقظة وبالشخص إثبات أمش ردي مولوية بو أواني لو سردميش هربون كوتواني معراج بالروح يا بخوبوه ظاهري أسرى يعني سوري أسرى أو براسي كإسرى بهن بو بلا شبوه باليقظة بو نقب الخو لخوابو به وبالشخص نقب الروح إثبات نقب خو يا خير بالروح فقط أو الزعمك بمزو سقط شلون قرب الروح يا منام دبو باعثي إنكار بو عوام دبو أقرب الروح بوايه يا بخو بوايه أو خلق إنكارينا كده قريش كان حتى بعضي كان مرتد بونوا كاتك بيغمبر صلى الله عليه وسلم إسراء معراجي جرايه ليلا شو خلوت بين يارانا سيدي أو تعبيره ليلا شو خلوت بين يارانا جي راز ونياز درددارانا من خوندومە تۆ لە دیوانی مەولویاڵێ شەوێک مەولەوی چوو بۆ کەرکووک لە ناکاتە لە نیوە شەوا گەیە تەکیەکەی عەبدوڕەحمانی خاڵسی ئەم شیعرەی بەسەرا خوێندەوە ئەیش وەڵامی ئەداتەوە بە شیعرێک هەر بە هەمان شێوە لەگەڵ سەلامە ئەمەی بەسەرا خوێندەوە ئەویش وەڵامی دایەوە بەڵامی سەری وەڵامەکەی عەبدوڕەحمانی خاڵسیم بزنێ بەداخەوە لەیلەن شەو خەڵوەت بەینی یارانە جێی ڕاز و نیاز دەردەدارانە شەو خەڵوەتی بینی یارانە کەسی یار بێ لە شەوە یعنی بۆیە ئەوانش کە لە خوا نزیکن لە شەوە ڕاز و نیاز لەگەڵ خواکەن فرسەت غەنیمەت ماڵ بێ ئەغیارە عالەم نوستگە دۆست خەبەردارە فرسەتە غەنیمەتە ماڵ کەسی تیان نییە خەڵک خەوتووە بەڵام دۆسەکەی تۆ خەبەردارە کە خوای تەعالایە بۆ ئەوانەی شەو نوێژەکەن وەک مەولید شەو بوو عروجی یەقین صار رحمة للعالمين وكو چۆن مولدی لە شەوا بوو عروجیشی بە یەقین هەر لە شەوا بوو بوو بە رحمة للعالمين بۆ ژێرزەمین و ئەفلاکی بەرین سلەی ئەوەلین سلەی ئاخرین يعني بۆ زەمین و ژێرزەمین و حتى ئەفلاکیش معراجی پێغەمبەر صلى الله عليه وسلم بوو بەخێر من المسجد الحرام الأنفس أنفس يعني زور بقيمة إلى المسجد الأقصى المقدس منه للسماء ومنه إلى ما شاء الله من حلى العلا كتر دعاء أويش دعاء أسمعنا كان يجبؤوا إيك خواوستي لشوانا برزكان فتدلى تا لا شو فتدلى تا لا شو بيو قدم حدوث بأدب هات بي قدم فكان قاب قوسين أو أدنى
ما بين إمكان وجوب أسنى فأوحى إلى عبده ما أوحى وفاح ما فاح عليه فوحى بهر وجه دل عرفاني بيبو بورو بو بصر رؤيتي دايرو بصيرة ناسي بصارت بيني بصيرة شاوي دلا بصيرة ناسي بصارت شاوي سرة بصارت بيني دل بيني دروي نداو لبيني شتي درو لما نية ڕێی چەند هزار ساڵ ئەمە شتێک بەڕاستی لە شیعرە زۆر گەورەکانی مەولەوی بەدیعەکانی مەولەوی ڕێی چەند هزار ساڵ تەی چەند حیجابات ذاتی حەق سوئال کەلام جەوابات چوو بوو دی بیستی چوو بوو دی ئەو نیشانانەی بین بیستی بە گوێی خۆی کریا دەرگاکە کریاوە دریاوە هاتەوە حەڵقە هەر گەلەریە زەمەنی پێ نەچووە بەڵێ زەمەن لەو زەمەن دەوری نامێنێ لەو شتانە هەر دەلەریاوە شۆڵەی ئەو بەدرە لەو دەورە ئەو شەو شەونم لەو هەورە بەو تەورە ئەو شەو دای وە دەشتی دڵ گشت ئەسفیادا وەشت وە کەشتی سر گشت ئەولیادا پەردەی زوڵمانی نەفسانی لاچوو تۆمی وەردی علم عرفان سەرئاو بوو خەندەی خونچەی کەشف کەونی ئیلاهی سەوزەی کەرامات ناموتەناهی هەر یەک بە تەرزێ خۆی نمایشدا باخچەی ئەولیای پێ ئارایشدا یعنی معجزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر معجزەی پێغەمبەرە باخچەی ئەولیا و کەراماتی ئەولیا پێ ئاوداوە رحمتي خوالة مولوي به وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين صاحب المعراج المبين ئازانم ئێمە ئەو پرسیارەمان باس کرد و وتمان ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخەو ڕۆیشتووە کە هەندێک پیان وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخەو ئەو گەشتەی کردووە گەر بەخەو بێ هیچ گرنگیەکی نییە یعنی بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە لە کاتێکە یەکەی گرنگی یەکەی ئەوەنە مەسەلەیەکی گرنگە کە قوڕیشیەکان ئاوا بیکەن بە هەڵاڵی لە کاتێکە هەندێک لە موسڵمانەکانیش لەناو قوڕیشە هەڵگەڕانەوە لە ئیسلام لەسەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئیسرا و میعراجی کرد یعنی ئەگەر بەخەو وایە بۆ هەڵەگەڕانەوە بۆ ئەو دوژمنایەتێ بۆ بەدرویانە خستەوە چونکە لە کاتێک هەموو کەسی خەوە بینێ هێ باشە پاشا و مەلیکەکەی سەردەمی حەزرەتی یوسف خەوێکی ڕاستی نەبینی لە کاتێکا موسڵمانیش نەبوو کە بینی 7 ساڵ گرانیە بێ 7 ساڵ هەرزانیە بە شێوەی خەو دوایی تەفسیر کرا لایەن حەزرەتی یوسفەوە کەواتە خەو گرنگ نییە موسڵمان و کافر هەموو کەسێ خەو ئەبینێت کەواتە خەو نەبووە دووهەم ئایا تەنها بە ڕۆح بووە نەخێر بە ڕۆحیش زۆر ئەو گرنگی نابوو هەر تەنها بە ڕۆح بووایە بە جەستەش نەبووایە چونکە ئێستا دوای ئیسرا و میعراجی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەست ناکەن ئازانم دەرگایەک بۆ ئەو مەسەلە ڕۆحیانە زۆر بە بەرفراوانی کراوەتەوە یەکەم شت کەراماتی هەموو ئەولیا لە ئیسرا و میعراجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی پریشکی وەرگرتووە بەرەکەتی لەو ئیسرا و میعراجە وەرگرتووە بۆیە زۆر جار طەی مەسافە بۆ ئەولیاکانی خوا هەبووە کە ئەمە مەسەلێکی زۆر دوور و درێژە لە ناو عالەمی ئەولیا و خواناسانە زۆر بە درێژی باس کراوە بە ڕۆح ئێستا هەر دەرگاکە کراوەتەوە نەک بۆ ئەوان بەڵکو بۆ هەموو دنیا کە پریشکێک لەو مەسەلە ڕۆحیانە بریتیە لەو ئەزمونانەی نزیکبوونەوە لە مردن کە لە هەموو دنیا ئێستا 7 ملیۆن کەس ئەزمۆنی نزیکبوونەوە لە مردنی باس کردووە کە بینیوێتی ڕەنگە 500-600 ملیۆن کەس هەبێت کە هێشتا باسی نەکردووە و ئەوەنەی من کە چونکە خەریکی ئەم باسانم لە نزیکەی 10 ساڵێکە بێ بۆم دەرکەوتووە کە ئازانم ئەزمونەکان نزیک بوونەوە لە مردن بە تەواوی ڕۆحانین ڕۆحین نەمادین نەکەمی ئۆکسجینە نا بڵین ئەو مەسەلە فیزیکی و مادیانەیە کە بەسەر جەستایە وەکو مولحیدەکان یاخو مادیەکان یا عیلمیەکان باسیەکەن نەخێر ئەوەی ئینسافی هەبێ زانێت کە ئەم بابەتە بابەتێکی سەرف ڕۆحیە و لەم مەسەلە ڕۆحیەشە زۆر کەسە و گەشتاناکە هەر لە سلێمانی خۆمانە من مقابلەی خەڵکم کردووە کە تا ئاسمانی چوارەم ڕۆشتۆ بە ئەزمون نزیک بوونەوە لە مردن وە چی بینی وە لە ئاسمانی چوارەمە و ئەم هەفتەی پێشوە مقابلەیەکمان کردووە
دۆبلاجی ئەڵلقەیەکمان کرد ئازانم کە کەسێک لە ساڵی 2020 ئەمەزمونەی بینەوە تا 2025 لە ئێران لە شوێنێکی دیاریکراوە مەسیر و چارەنووسی هەموو ئەو خەڵکەی بینیوە کە لەوێەوە پیشی وتون هەتا بە مدیری خەسخانەیەکی وتوتی 2 ساڵی تۆ نەقڵەبی بۆ فڵان شوێن ئەمەی بینیوە کەواتە ئەمە بەڕۆح ئەو گرنگی نا بۆ گەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بەڕۆح وایە و ئەو دژایەتیش ناکرا هەر بەڕۆح وایە بەڵام لە هەمان کاتا ئیسرا و میعراج دەرگای ئەم عالەمەی تریشی کردەوە جیهانەی تری کردەوە بۆ مسلمان و غەیری مسلمان چکەوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەت العالەمین کە سەردانی عالەمی غەیب ئەکرێت لە ڕێگەی ئەزمونەکان نزیکبوونەوە لە مردن والله ئاعلم سێهەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجەستە و بەڕۆح ئەم ئیسرا و میعراجەی ئەنجام داوە ئەمەیان هەموو ئومەتی ئیسلامی و عولەمای ئومەتی ئیسلامی و جمهوری عولەمای ئومەتی ئیسلامی ئیتیفاقیان لەسەری هەیە کە ئیسرا و میعراج هەردووکی بە قورئان ثابت بووە بۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ثابت بووە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عروجی کرد بۆ ئەوترێت میعراج چونکە پیامبەر صلی الله تا بەیت المەقدس بەو بوراقە ڕۆشتۆ بەس لەوێوە لەگەڵ حەزرەتی جوبرەئیلە ڕۆژ بەرەو ئاسمانەکان بە عروج ڕۆژ عروج یعنی حەلەزۆنی ئاوا یعنی ئاوا سەر نەکەوتووە ئەمە سڕێکی زۆر عەجیبی تایە چونکە عروج یعنی حەلەزۆنی یعنی ئاوا پێچاو پێش سەرکەوتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستەوخۆ سەر نەکەوتون ئەم حەلەزۆنی ئازارم ئەگەر دیقەتە نابێت لە ئەزمونەکان نزیک بوونەوە لە مردنە ولله المەثل الأعلى ئەوانەی کە ئەزمونەکانە بینن بە هەمان شێوە سەرەکەون سبحان الله بە حاڵەتی ڕۆحی ئەڵێ کاتێک کە ڕۆشتم ڕاستەوخۆ نەچوون بەرەو ئاسمان ئاوا بەلاری ڕۆشتین یعنی بە حەلەزۆنی ڕۆشتون و ئەچنە ئەو تونەیلەی کە باس لە فریشتەکان و لە عالەمی غەیب بکات لێرە خۆشەویستان باسی ئەزمونەکان نییە تا ئێمە قسە لەسەرەوە بکەین بەڵام باسی واکەین کە ئەگۆنجێ هەندێک لە بەرەکاتی ئیسرا و میعراج بەر ئەوە کەوتبێک کە لە دنیای ئێستا ئەزمونەکان ئاوا بەربڵاو بووە خوا ئەیەوێت ئەمە بڵاو بێتەوە نا بۆ لە زەمانەکانی پێشینە باسی ئەم ئەزمونانە زۆر نەکراوە ئاخر ئازان ئێمە لە کوردستانە ڕەنگە یەکەم کەس بوو بین کە باسی ئەزمونەکان و کتێبیشمان لەسەر نووسی و ئەو سەدان ئەڵقەشمان لەسەر دەرکردو بەڵام لە جیهانە زۆر بەربڵاوە لە جیهانی ڕۆژاوایە لە ناو فارسەکانە لە ناو ئومەتی ئیسلامیە زۆر بە بەربڵاوی ئێستا قسەی لەسەرەکرێ و دیراساتەکرێ بە تایبەتی لە غەربە زۆر دیراسی ورد و جوانی لەسەرەکرێت وە شتی زۆر باشیان لەسەر نووسیوە دینەوە سەر باسی ئیسرا و میعراج پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو گەشتە گەورەی کە کردی ئاسمانی یەکەم دووهەم سێهەم چوارەم پێنجەم شەشەم حەوتەم تا حەوتەم حەزرەتی جوبرەئیلی لەگەڵا بوو بەس دوای حەوتەم کاتێ بەرەو سیدرەت المونتەها ئەکەوێتە ڕێ حەزرەتی جوبرەئیلە فەرمێ ئەگەر من بێم ئەسووتێم بەس تۆ بڕۆیت ئەڕۆیت دەرەچی واتە حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بەتەنها چۆتە سیدرەت المونتەها حتا فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم فەرمێ لەوێ گوێم لە خشەی قەڵەم بوو کە قەدەرەکانی ئەنووسی یعنی ئەوە نزیک بۆتەوە لە شوێنێک کە پێی هیچ بەشەرێک هیچ ئینسانێ هیچ مەلائیکێ هیچ مەخلوقێکی خوا غەیری خوا نەگەیشتۆتاوێ ئەوە مەقامی ڕەسوول الله صلی الله عليه وسلم صلى الله عليك يا رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشت بە پێغەمبەران لە بەیت المەقدس بە هەمان شێوە بە هەندێک شیانەگا لە ئاسمانەکان لە ئاسمانی یەکەمە بە حەزرەتی ئیبراهیم ئەگات کە نەوەی حەزرەتی ئیبراهیم بە حەزرەتی ئادەم ئەگات لە ئاسمانی یەکەمە بە حەزرەتی ئادەم ئەگات کە حەزرەتی ئادەم باوکی هەموو بەشەریەتە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەوەی حەزرەتی ئادەمە کە بانگیەکە کوڕەکەم ڕۆڵەکەم و کۆمەڵێشتی پێ ئەڵێ حەزرەتی ئادەم ئەگا بە حەزرەتی زەکەریا و عیسا لە ئاسمانی دووهەمە سەیریکەنم پێغەمبەرانە هەر یەکەی تایبەتمەندیەکی هەیە حەزرەتی ئادەم کە هەموو بەشەریەت لە حەزرەتی ئادەم بوو یعنی ئەی ئینسان بۆیە قورئان زۆرێک لە ئاەتەکانی فەرمێ یا ئەیوهە الناس ئەی خەڵکینە خیتابە لەگەڵ هەموو بەشەرێتە بە موسڵمان و غەیرە موسڵمان ئەم خیتابە گرنگە لە زیهنی ئێمە ڕەنگدانەوەی هەبێ ئازیزانم مهمە ئێمە جوان لە قورئان تێبگەین جوزئی نەکەین بچووکی نەکەینەوە یعنی وای لێ نەکەین ئێمە موسڵمان نابێت چەق بەستۆ بین نابێ بەڕاستی زۆر یعنی خەواڵ و داما و
بێ ئاگا لە جیهان بین ئەبێ زۆر وریابین بە تایبەتی بۆ ئێمەی کوردی موسڵمان ئازانم زۆر چاوکراوە بین لەبەرەوە ئازانم حەزرەتی ئادەم باوکی هەموو بەشەریەتە واتە بەشەریەت خۆشەویستە لای من لای ئێمە ئینسانیەت گرنگە لە ماهیەت و لە قورسایی بیرکردنەوەی منە ئەبێ مهم بێت ئەگا بە حەزرەتی زەکەریا و عیسا کە پەیامی پێغەمبەرێکی خۆی وەکو حەزرەتی عیسا زۆر گرنگە چکو ئێستا بەشێک لە بەشەریەت ئێستا مەسیحین ئازانم لە ئاسمانی سێهەم ئەگا بە حەزرەتی یوسف ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو حەزرەتی یوسف وایە ئازانم ئەو تا قەومەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرەکەن یعنی ئەی محەممەد ئاگادار بە تۆ زۆر شتە لە یوسفە چێت زۆربەی هەڵسوکەوتەکانت وە مامەڵەی قەومەکەت وەکو یوسفە لەگەڵاکرێت تا براکانی خستیانە بیرەوە ڕۆشت بوو بە ئاوارە لە وڵاتێکی ترا چۆ وڵاتی کەنعانی بەجێ هێڵا چوە میسر تۆش بە هەمان شێوە ئەم ئیحائی تایە کە تۆ شەشیتە مەدینە و مەککە بەجێ هێڵیت و هەروەها غەدر لێکن ئەوە بوو بە تەمابوون بیکوژن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککەیە دی حەزرەتی یوسفیش خستیانە ناو بیرەکەوە دوایی ئەبێتە دەسەڵاتدار لە براکانی خۆشە بێت حەزرەتی یوسف پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاچێتەوە مەککە ئەفەرمێ بڕۆن هەمووتان ئازاد بن طلقاء هەمووتان ئازاد بن هەروکو چۆن حەزرەتی یوسف ئازادی کردن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەتحی مەککە ئازادی کردن و متواضع بوو نەک بەنا بەخوا سەحابە مەغرور نەبوو نازانم سەرکەش نەبوون عنصری نەبوون دەمارگیر نەبوون ئەمە ئەخلاقی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوە کاتێک لە ئاسمانی چوارەمیشە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاڕوونە بینێ کە برای حەزرەتی موسایە کە براکانت کۆمەکی کارتن لە ئاسمانی پێنجەمە حەزرەتی ئیدریسە بینێت و لە ئاسمانی شەشەمە حەزرەتی موسا ئەبینێت کە حەزرەتی موسا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت کاتێ لە ئاسمانی حوتەمە ئامۆژگاریکی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کە ئەگەڕێتەوە ئەفەرمێ چی هەدیەکە وەرگرت لایەن خۆی گەورە فەرمێ 50 نوێژ ڕۆژی 50 نوێژ بۆ ئومەتەکەم ئەفەرمێ زۆرە ئومەتەکەت ناتوان ئەو 50 نوێژە ئەنجام بن من بەنی ئیسرائیلە ناسم بەشەریەتە ناسم حەزرەتی موسا زۆر جوان لە ئێمە شتێگەیشتووە یعنی حەزرەتی موسا ئێمەی ناسیوە بەڵێ چۆن ناسی خوا پیشانیات لەبەرەوە کەسێک کە ئەچێتە عالەمی بەرزەخ ئەچێتە عالەمی قیامەت ئازانم ئەم کەسە نییە کە لە دنیاە خوا شتانێکی پیشانە یا شتانێک ئەزانێ کە ڕەنگە بەلای ئێمەوە زۆر سیر بێت پێتان سیر نەبێ کەسێک کە ئەمرێت لە هەموو سلێمانیە کەسێک کە ئەمرێت و ڕۆحی بەرزەبێتەوە ئاگاداری هەموو وەزعی سلێمانی بێ پێشەوەی بچێتە بەرزەخ هەموو حرەکە و جوڵە و هەست و نستی سلێمانی بزانێت ئەمە ئەو قودرەتەیە کە خوا یاوێتی بە ڕۆح ئەی ڕۆحی پێغەمبەرانە بێ چۆن بووە لەبەرەوە حەزرەتی موسا بەڵێ ئێمە ناسێ تی قەومەکەی تۆ ئەی محەممەد صلی الله علیه و سلم توانایی 50 نوێژیانی آخر زۆر قورسە تۆ لە نزیک شەشی ئێوارەیە بڵێ نیەتم هەیە سێ ڕکعات نوێژی ئەم مەغریبەکە نوێژی 47ەمە ئیکەم بەخوای گەورە الله ئەکبەر یعنی ناتوانین گەڕایەوە تاوەکو بوو بە بەو 5 نوێژە بەڵام ئەجری 50 نوێژەکەی هەیە ئەمە بەڕاستی دڵسۆزیێکی حەزرەتی موسا بوو بۆ ئێمە لە ئاسمانی حوتەمە حەزرەتی ئیبراهیمە بینێت عەلەیه السلام حەزرەتی ئیبراهیم یەک ئامۆژگاری عەجیبی پێغەمبەر و ئومەتەکەیە صلی الله علیه و سلم قسەیەکی زۆر جوانەکە بۆ ئومەتی ئیسلام ئەڵێ ئەی محەممەد ئەی ڕۆڵەکەم چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەوەی حەزرەتی ئیبراهیمە ئەفەرمێ بە ئومەتەکەت بڵێ بە ئومەتی ئیسلام بڵێ بەهەشت زۆر جوانە الله لە ئاسمانی حوتەوە ئەو ئامۆژگاریە بۆ ئێمە ئەنێرە حەزرەتی ئیبراهیم بەهەشت زۆر جوانە ئەگەریانەوێت دەستکەوتی گەوریان بێ لە بەهەشتا ئەگەریانەوێت دارەکانی بەهەشت بۆ خۆیان بڕێنن باخ و باخات و نیعمەتەکانی بەهەشتیان دەست بکێ ئەگەریانەوێت ڕەزامەندی خوا بەدەست بێن ئەو باسی بەهەشتەکە حەزرەتی ئیبراهیم ئەفەرمێ بە ئومەتی ئیسلام بڵێ ئەم زیکرە زۆر بکەن ئامۆژگاریمانەکە بۆ زیکردکردن مانگی زیکرە ئازانم یەک مانگمان ماوە بۆ ڕەمەزان خۆتان کۆکەنەوە ئیستیغفار و ئەستەغفیرڵڵاه زۆر بکەن کە ئەو پرۆژەیەکی ئێمە ئینشاءالله ئێمە ئیعلانیەکەین و باسیەکەین کە چۆن ئەستەغفیرڵڵاهێکی زۆر بکەین هەتا جەژنی قوربان ئەفەرمێ ئەم زیکرە زۆر بکەن سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر ڕۆژانە ئەم زیکری خوا زۆر بکەن کە ئەمە ئامۆژگاریکی زۆر گەورە و زۆر جوانی حەزرەتی ئیبراهیمە باوکی پێغەمبەران ئازانم کە ئێمە لە نوێژەکانمانە سەڵات و سەلام بۆ حەزرەتی ئیبراهیمی شەنێرین ئەو ئامۆژگاری ئومەتی ئیسلامەکە بە زیکر کۆبنەوە بە زیکریش
ڕۆحتان ئاو دێرە بێ بە زیکریش نەخۆشیەکانی دەروونتان ڕزگارتانە بێەوە بە لە خوای گەورەش نزیکە بنەوە بە هەشتیشتان دەسەکەوێت. ئەمە کورتەیەک لەسەر ئیسرا و میعراج خوای گەورە دەروی خێرمان لێ بکاتەوە، ئومەتی ئیسلامی ڕزگار بکات لە هەموو نەهامەتەکان و میلەتی کوردی مەزڵومیش ڕزگار بکات و هەرگیز نەکەوێتەوە ژێر پۆساڵی زاڵم و داگیرکەران یا رب العالمین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.